وردەکاری ناردنی موچەی مانگی 11 چییە؟ تەیفزامی شاندی هەرێمی نەبینی و فواد حسێن داوای موچەی گەیاندا سوودانی. دوای 3 ڕۆژ لە کۆبوونەوە و دانووسان لە بەغدا شاندی هەرێم گەڕانەوە. لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا لەگەڵ وەزارەتی دارایی عێراق شاندەکە گفتوگۆیان لەسەر کێشە تەکنیکیەکانی موچە و گرفتی موچە و پارەی تەواوکاری بۆ مانگەکانی 11 و 12 هەرێم کرد. دوای 2 ڕۆژیش لە چوونی شاندەکە ئێوارەی دوێنێ حکوومەتی عێراق ڕەزامەندی لەسەر ناردنی پارەی تەواوکاری موچەی مانگی 11 دەربڕی. سەرچاوەیەک دەڵێت تا ئێستا بەغدا ئەو بڕەپارەی دیاری نەکردووە کە بۆ تەواوکاری موچەی مانگی 11 دەینێرێت. هەرچەندە باس لەوە دەکەن بڕی 130 میلیارد دینار ڕەوانە دەکرێت یان 430 میلیارد مناقەلەی بودجەکە بۆ تەواوکاری موچەی هەردوو مانگەکەی کۆتایی ئەم ساڵ ڕەوانە دەکەن. بەڵام سەرچاوەکە کە لە وەزارەتی دارایی عێراق دەڵێت بڕی پارەکە دیاری نەکراوە کە چەندە. شاندەکە لە بەغدا 3 ڕۆژمانەوە بەڵام تەیفزامی ئامادە نەبوو بیان بینێت. بەپێی زانیاریەکان تەیفزامی ئامادە نەبووە لە ئەنجومەنی وەزیرانیش باسی موچە بکات. بەڵکو فواد حسێن داوای موچەی ئاراستەی سوودانی کردووە لە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران. هەرچی موچەی مانگی 12 حکوومەتی عێراق بڕیاری ناردنی 760 میلیارد دیناری داوە. بەڵام زانیاریەکان ئاماژە بەوە دەکەن کە ناردنی ئەو پارەیە دەکەوێتە ساڵی داهاتووەوە. لە بەرامبەر ئەمەشدا بەغدا داوای ڕادستکردنی داهاتی ناوخۆی هەرێمی کردووە. واتە ناردنی پارەکەی بۆ هەرێم مەرجدار کردووە بە ڕادستکردنی داهاتی ناوخۆ. بەپێی قسەی سەرچاوەکە چاوەڕێ دەکرێت سبەی یان یەکشەممەی داهاتوو بەغدا بڕەپارەیەک بۆ هەرێم بنێرێت. هەرێمیش بەنیازە لەگەڵ ئەو 631 میلیارد دیناری کە پێشتر بەغدا ناردوێتی هەر چۆنێک بێت موچەی مانگی 11 پێدا بەش بکات. بۆیە چاوەڕێ دەکرێت لە ڕۆژانی کۆتایی ساڵ و سەرەتای ساڵی نوێ موچەی موچەخۆران بۆ مانگی 11 دابەش بکرێت. بۆ ئەمە بانکەکان لە پشوەکاندا دەکرێنەوە و بە هەفتەیەک موچەی مانگی 11 دابەش دەکرێت.